سلێمانی ئەمڕۆ لە نێو ئاپۆرایەکی جەماوەریدا دەبێتە خانەخوێیەکی دڵسۆز بۆ پێشوازی لە نووسەر و بانخواز و ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی بەناوبانگی وڵاتی کوێت و جیهانی ئیسلامی دکتۆر تاریق سوێدان. ئێمەش لە نێوە ماپۆرایەوە پێمان خۆشە ڕاپۆرتێک لەبارەی ئەم چالاکیەوە بۆ ئێوەی عزیز و خۆشەویست بگوازینەوە کە لێدوانی چەند کەسایەتێکی کاریگەری نێو ئەم چالاکیە دەگوازینەوە بە خودی دکتۆر تاریق سوێدانیشەوە کە پەیامێکی گشتگیری تێدایە بە بۆنە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان و دید و تێڕوانینیشی بەرامبەر بە میلەتی موسڵمانی کورد. بسم الله الرحمن الرحیم الحمد لله. سپاس و ستایش بۆ خوای گەورە و سڵاو بۆ دیداری پێغەمبەری پێشەوامان. پیرۆزبایی لە ئومەتی ئیسلامی دەکەم بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم. بەم لەدایکبوونە گۆڕانکاریشی گەورە بەسەر دنیادا هات. مێژوو گۆڕانی بەخۆوە بینی، تەنانەت داهاتوش گۆڕانی بەسەردا هات. ئەگەر پێغەمبەر نەبوایە دنیا بە شێوەیەکی جیاوازتر دەبوو لە ئێستادا و لە گومڕایی و تاریکیدا دەژیا. لەدایکبوونی پێغەمبەری پێشەوا خاڵی جیاکەرەوە بوو لە مێژووی مرۆڤایەتیدا و ئەمڕۆ ئێمە وەکو ئومەتێک ئەگەر پێغەمبەر نەکەینە سەر مەشقی خۆمان ئەوە ئێمەش دەبینە پەراوێزێکی پشتگوێخراو و کاتێک ئێمە پێگەی خۆمانمان دەبێت کە شوێنکەوتەی پێغەمبەر بین. هەروەها بە بۆنەی سەردانی یەکەم جارم بۆ کوردستان شەرفمەند بووم بە دیداری خەڵکی جوانی کوردستان لە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوددادا. و هەروەها زۆر دڵخۆشم کە لە کوردستان و ئەم هەموو گەنج و لاوە و جۆش و خرۆشیان دەبینم بۆ لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان. کوردستان نیشتیمانی مێژووی ئیسلامە، نیشتیمانی زانایانە و ئەدیبانە و زانایانی بواری شەریعەتە، نیشتیمانی پاڵەوانانی سەربازیە لە مێژووی ئیسلامدا. بەڵام بەداخەوە ئومەتەکەمان بەڕاستی کوردستانی نەناسیوە و ستەمی لێ کردووە. کوردستان گەلێکی ستەم لێکراوی هەیە بە درێژایی مێژوو. هیواخوازم ڕۆژێک لە ڕۆژان مافی خۆی وەربگرێت و دانی پیا بنرێت بۆ چارە نووسی خۆی و بە سەربەرزی و شکۆمەندی بژی وەک گەلانی تر. داواکارم لە خوای گەورەش کە گەنجانی کوردوا لێ بکات زیاتر پابند بن بە ئیسلام و ڕۆڵیان هەبێت لە بێدارکردنەوەی ئومەتی ئیسلامیدا. جارێکی تر خۆشحاڵم کە لێرەم و لە کوردستانم. التوقف عن المحاولة ما دام الإنسان لم ييأس ما دام يحاول في احتمال متى يفشل ما في أمان لما يوقف وذلك في يأس واحد مسموح به بس نوع واحد من اليأس هو المسموح وهو اليأس من اليأس أزموني خويا النقلة كان برشار روشني يعني هي هذا اليأس ما نقرب جنبه يأس من اليأس ما نقرب سؤال في شوياتي خلق كان برشار روشني خلق كان ومن دس خوشيم هي لم على فكرة بعد سؤال آخر ما غير كاستاون بن دروس كنيا مناسبته وكورة طيب هذا خايف المستقبل براموايا سودوي هذا الخوف واحد عين بابتي ام دكتوره برزباسي كتاب خاني جيان قلت له يعني كم ساعة تقدر النادي كل يوم وایە کە بەزادر کۆمەڵگەی خۆمان بەرە جوڵەکی باش بەرە ئاسێکی بەرسەرەبا چکە ئەمانە ضرورەتێکی حیاتە پێویستی بۆ هەیە أنا أفهم واحد أولمبياد يتدرب على المستوى طبعا لازم يتدرب على المستوى یەکێکە لەو خەڵکانە کە ئەبێت بخۆیان ليش قاعد تصلي كل هذا الوقت بالنادي کۆمەڵگە و هەم لە ئاسی ڕاهێنەرەتیشە ڕاهێنەرەکان زیاتر ئاسێکی باڵاتر بەرەگرین و زیاتر بتوانن تەنهاگیر لە خۆیان فلماذا الأولى؟ ليش لا كومالغي خوانات السؤال الثاني لماذا تريد أن تكون كومالغي خوان درويش ونكاني ترى دكتور طارق بۆ خۆیەکی کەلاوانەیە کە کوردی خۆشەوێ وەکو مرۆڤ و وەکو نەتەوەیەکە خەمخۆرە بۆ مرۆڤایەتی و زوڵمیشی لێکراوە. بۆ ئێمە لە ترێن ئەکادمی بەڕاستی لە ماوەی هەفتەیەکە دەوراتمان بۆ کەوتۆ لە هەولێر و سلێمانی
هەم ئێمە پێمان خۆش بوو ئەم خۆی تەڵەبی کرد شخصی کە من حەزەکەم محاضەرێکی عام بکەمەوە بۆ ئەوەی خەڵک ببینم خەڵک بمبینێت چونکە هەندێک لەوانە مەجاالەوە بێ بۆ دەورەکە بە هەر ڕێگایەک بێ چونکە ئێمە پێویستەکە بە دوای حکمە بگەڕێن وەک پێغەمبەر خوا فەرمووی هەر کەسێک داناییەکی پێ بوو شتێکی باشی پێ بوو ئێمە لێوەرگرین فئێمە ئەم خەمامان وای کردووە کە ئەمڕۆم کۆبنەوەی بکەین ئەم جەماوەرە گەورەیە الحەمدوللا لە کۆبووەتەوانێ دکتۆر تاریق سوێدان ئەم ێوارەی لە ئێوارە کۆڕەکەیدا و لەم سیمینارەدا بە ناوی قوتابخانەی ژیان ویستی تەواوی ئەزمونەکانی ژیانی خۆی بۆ ئامادەبوانی شاری سلێمانی و پایتەختی ڕۆشنبیری بگوازێتەوە. ڕاست کاکە مەحموود تایبەت بە بەرنامەی